ئینکاری لە خراپ بەڕێوەبردن و گەندەڵی یەکێتی و پارتی و گۆڕان و هاو ئاوازەکانیان ناکرێ و هەموو سنوورەکانی خراپبوونیان تێپەڕاندووە. سۆهەیب شێخ ئەحمەد ڕۆژنامەنووس نووسیویەتی بڕیاری کەمکردنەوەی کورسی پەرلەمان کارێکی باشە و ئارەزوم دەکرد کورد و لایەنەکان خۆیان ڕێکەون و بیکەن بە 50 کورسی، چونکە لەوە زیاتر زۆرە، بەڵام دڵخۆش بوون بە بڕیارەکانی بەغدا لە دژی هەرێمی کوردستان و لاوازبوونی هەرێمی کوردستان کارەساتە و پێش هەمووان ئەگەر پلانەکانی دەسەڵاتی شیعی بەغدا دژی هەرێم سەربگرێت ئەوە خەڵکی هەرێم باجەکەی دەدات. دڵتەنگم بەوە خەڵکێکی خوێنەوار دەبینم شای و دڵخۆشی دەگەڕێ بە لاوازبوونی ئەم هەرێمە و زیادبوونی دەسەڵاتی بەغداد بەسەر هەرێمی کوردستاندا. لە ناوخۆدا فشارەکان بەهێزتر کرابان و هەوڵی یەکدەنگی و کۆدەنگی خەڵکی ناڕازی بدرایە. یەکێتی و پارتی خۆیان کۆتاییان دەهات، هەرچەندە بەداخەوە ئۆپۆزیسیۆنێکی بێمەبدەمان هەیە یان ئەسڵەن هەر نیمانە، بۆیە خەڵکی ناڕازی بێئومێد و بێهیوان لە هەموو شت و پەنا بۆ دادگاکانی بەغدا دەبن. دڵنیاشم ئەو بڕیارانەی دادگا لە بارەی موچەوە گیرفانی یەک هاوڵاتی گەرم ناکاتەوە و هەروە ئاسان نابێت ئەو بابەتە. ئەو ڕۆژنامەنووسا لە کۆتاییدا تێبینیەتی نووسیوە و دەڵێت کوردستانم لە خۆم خۆشتر دەوێت، ئیتر چۆن بیر دەکەنەوە ئێوەش وەک من ئازاد بن.